ڕگەی پێنج لە کتێبی حەسەن زیرەک و هێندێک لە بەسەرهاتەکانی نووسینی میرزا کەریم خۆشنا و خوێندنەوەی قادری خەندەڕەش. سپاس بۆ کاک سەید حەکیم بەرزەنجی کە ئەو کتێبەی بۆ ناردم بۆ ئەوەی پێشکەش بێەوە ئازیزانی بکەم. ئەو کتێبە دەنجانە لەسەر کەناڵی کتێبی دەنجی لە یوتیوب و تێلەگرام بڵاو دەبنەوە. کاک فەریدون دەستی دا بولبوونەکە و بە ئارامی دەستی بە لێدان کرد بە هەوای دەشت. پەنجەکانی لەسەر ژێیەکە دێنا و دەبرد. سەرێکی ژاڵم کردیم لە خۆشیە سوور هەڵگەڕا و وەک کۆنە گۆرانی بێژێکی شارەزا بە مۆسیقاکە سەری ڕادەژان. لەپڕ پەردەی شەرمی دڕی و دەستی خستە بناجۆسکەی و یەک گۆرانی بە پێی ئاوازەکە چڕی. بەڕاستی کە ئەم دەنگە خۆشە و ئەو شێوە هەستان و ئاوا لەگەڵ مۆسیقا ڕۆشنەندی سەرسام بووم. تا کۆتایی گۆرانەکەی حیز دەنگم نەکرد. لە کاتی گۆرانی کوتنەکەیدا ئەمن هەر سەیری دەم و زوڵەکانی دەکرد. پاشان سەفرەمان بۆ لێدا و ئەویش سپاسی کردین. هەڵبەت گۆرانەکەی بە تورکی کوت. ئەمەش کەلیماتی گۆرانەکەیە. گولسەن گولسەن گویلار ئیچندەسەن گولسەن خەتخەنە ئیشنوار سان و ئاغا زیرەک بولبولاردن بولبولسەن دۆڵاندی کەچ چەرخ گەردوون ئاغڵمە گولسەن. واتاکەی گولسەن دوو مانای هەیە. یەکیان واتە تۆ پێ بکەنە، ئەوی تریان واتە تۆ گوڵی. تۆ گوڵی لەناو گوڵاندا تۆ گوڵی کارت نەبێ ئەتۆ بە خەڵکی کاک زیرەک لەگەڵ بولبولانیش ئەتۆ بولبولی. ئەگەر بە پێچەوانە ڕەوڕەوەی گردون سوورە هیچ بۆی مەگری و پێ بکەنە. پاشان هەندێک پرۆمان کرد. لە ئاوازێک دەگەڕین تا پێکەوە گۆرانی بڵین. کاک فەریدون چەند ئاوازێکی گۆڕی بەڵام هیچم بەدڵ نەبوو. ئەوان هەر گۆرانیان دەکوت و ئاوازیان تازە دەکردەوە. ئەمریش لە جیهانێکی دیکەدا لە ئاوازێکی دڵڕفێن دەگەڕام. تا لەپڕ کوتم جولدر مانی جولدر دەرد و نادر بلدر کردم بە کوردی. پێ بکەنە با بتبینم دەرسێ گیانی شیرینم. کاک فەریدون کە ئەو چەند وشەی لە سەر ئەم ئاوازە بە کوردی و تورکی لێبیستم یەکسەر هاتە سەر ئەم ئاوازە و زۆریش بە جوانی بۆی لێدام. ئەمن بەتەنیا ئەم چەند وشەم دەکتەوە بەڵکو ژاڵە خانوش بێتە سەرە و ئاوازەی من لەپڕ ژاڵە بە تورکی لەسەر هەمان ئاواز دەستی پێکرد. ئەمە دەستپێکردنێک بەڕاستی تورکیەکەی هەر لەخۆی دەهات. منیش بە کوردی وەری گەڕامێ. بەڕاستی ئەوە لەو سەدەمەدا بۆ من سەرمایەکی گەورە بوو. دەنگێکی وا خۆش و سەرکەوتنێکی وا گەورە و پێشکەوتنێکی وا بەپەلە بوو کە بۆ کورد و تورکان بوو بە گۆرانی ساڵ و دوای بڵاوبوونەوەکەشی بۆ مای نێوبانگ بۆ هەردووکمان. بێ دوکتور دەوا و دەرمان شێتت کردم سەرگەردەم دەورا دەورا کەژاڵژان ناخۆشم بۆ تۆ بیلاو کەیدەی دەستم بەردەمان پێکەرین بوو بە گریان دەدەبینم چاو بە گریان ناخۆش و دەرێ دەدارێم دەوەرا دەوەرا بە قوربان بوو دەرە دەخۆنگی دەر ئاچما یارم گەنگی دەر بوو دەرە دەخۆنگی دەر ئاچما یارم گەنگی دەر حەکیم گەزین نەینەسین ئەجەل گەریب جەنگی دەر حەکیم گەزین نەینەسین ئەجەل گەریب جەنگی دەر güldür məni güldür dərdim nədir bildir güldür yallah güldür dərdin nədir bildir. لێم تۆراوە کەژاڵم دەشت و کێ و ماڵ و حاڵم دەوەرا دەوەرا بە قوربان تۆراوە چاو کەژاڵم سوێندت بۆ خۆم بەوەڵا من وا بۆ تەنیا باڵم پێ بکەنە با بتبینم دەرچە گیانی شیرینم ناخۆش و دەرێ دەدارێم دەوەرا ڕوحی شیرینم Dağları gördüm
من و ژاڵە خانم بووین بە ئاشناجی زۆر لە یەک نزیک. جارێ لێم پرسی ئەرێ تخوا ژاڵە خانم پێم ناڵێ خانمت بۆچی ئاوا بێ قسە و سارد و بێمەیل بوو لەگەڵ مندا؟ باشە ئەو هەموو نامەناردنەی لە چی و ئەو کەملوتفێ لە چی؟ لە ڕاستیدا ئاغای زیرەک بە پێی ئەو دەنگ و سەدایەت خانم پایکەرەیەکی یوسفی کەنعانی لێ دروست کرد بووی. بەڵام کە چاوی بە تۆکەوت پێچەوانی خاڵی ئەو هاتێ بەرچاوی. بەو چاو پێکەوتنەت هەموو کۆشکی خاڵاتیت بەسەر یەکدا ڕووخاند. شەو پێ دەیەکتم بریا ئەو نامانم بۆ حەسەن زیرەک نەناربا و نەهات با ئێرە و چاوم پێ نەکەوت با و بۆ خۆم هەروەک جاران لە خەیاڵی خۆمدا ژیابام. جا باشە لە خۆت دەپرسم ژاڵە خانم تخوا ئەمن یەکجار وا ناشرینم کە خانم ئاوا لێم بڕەوێتەوە؟ ژاڵە خانم کی وەڵی زیرەک ئەتۆ زۆر ڕەنگ پیا و هەڵکەوتووی، جوانیش بۆ ژن هاتووە و پیاوەتیش بۆ پیاو. دیتم ئەویش هەر بەو جۆرە دڵم دەداتەوە. جاکاکە مەبەستم لەو هەموو قسەکردن و بەسارات جێرانەوەی ئەوەیە کە ئەمن لەو ژانەی خۆم ڕاهاتوم و ئەو شتانم زۆر دیتون. ئێستاش بۆ من عازز و دڵگیر مەبە، چونکە من لەمەوە پێش کتم حەد چەند شتیوان بەسەر هاتبێ لەم بوارەدا ناوبانگێکی تازەم دەرکردووە. ئەوە بەم جۆرە لەگەڵ زیرەک ڕامان بوات. ئەوان بۆ لای ئێمە داهاتنەوە، ئێمەش بۆ لای ئەوان دەچوین. خۆ گەر ماوەیەکی دیان نەبایە ئەوە بۆ خۆم دەچوومە لای بۆ چایخانەکەی. میوان پەروەری لە مێهری 1348 هەتاوی بەرامبەر بە تشرینی ساڵی 1969 میلادی مەرزەبانی دەوڵەتەی بانجیان کردم و کتیان ئێوە خزمتان بنێوی ئەبوو سەباح و جەلالەوە هەن؟ کتم بەڵێ ئەبوو سەباح کوڕی پورمە و جەلالیش خزممە و دۆستی دێرینیشمە. کاکە خۆ هیچ نەبوو هیچ شیان لێ نەخەوماوە. کاکە ناڕەحەت مەبە و هەموویان سەلامەتن. وا لە فلانە پازگایە یا مەخفەرە چاوەڕانی تۆن. دەتوانێت دووسێ ڕۆژ لێرە ئیجازان بۆ وەرگری و بیان بێ لای خۆت. ئەمنیش ماوەی 3 ڕۆژ مەرەخەستیم بۆ وەرگرتن و سواری ماشین بووم و بەپەلە ڕوون کردە ڕێگای مەرز. ڕێگاکە چادەی گشتیە و سنوور و دیهاتەکانی سەر سنوور بە شاری بانەوە دەبەستێتەوە. چایخانەکەی زیرەک لە تەنیژ ئەو جادە گشتیەوە بوو. جا حەد دەبوو بەو ڕێگادا ڕۆژ پام. نزیکی چایخانەکەی زیرەک کەوتبوومەوە، هەڵبەت ماشینەکەمان دەناسی و هەلە دوورەوە دەرکەوتمان دازانی ئەمن و لا دەدەم. زیرەکم دی بەڵام بەپەلە بووم و دەستم هەڵە ناو ئیسلاوم لە زیرەک کرد. زیرەکە دیتی خەریکە ڕاست تێدەپەرم و لا نادەم، دەستی هەڵە ناو کتی ئەو بۆ لا نادەی بۆ پەرەپەرە بۆ شۆ دەچی. ناسار لامدا و پاش چاکوچۆنی لە کانیاوە ساردەکەی کانی مەلا ئەحمەد جامێ دۆی ساردی بۆ دەرهێنام و دادەستم. سوپاسم کرد و کاکە ئەوە خێرەوە بەپەلەی؟ کتم کاکە دوو خزمی نزیکم هاتوون، زۆریش خۆشەویستن، ئەوە لە مەرزن. 3 ڕۆژم مەرەخەسی بۆ وەرگتون و ئەوە دەچم بیان هێنم بۆ شاری، بۆیە بەپەلەمە. ئەرێ تۆش ناوی پیاسەیەکی بۆ بکەین و زۆرمان پێ ناچێ و زوو دەگەڕینەوە. ئەمریش زۆرم پێخۆش بوو لەگەڵ بێم، بەڵام شاگردەکانم ناردۆتە شار کەلوپەلی چایخانە بکڕن، هێشتا ناتوونتەوە. بەڵام ئێوە کە گەڕانەوە تۆزێک لادەن و بەخێراتنی ئەو خزمانە بکەم و پشوێکیش بدەین. زۆر سپاس کاکە گیان. کە گەڕاینەوە بە خزمەت دەگەین و شتێکی ساردش دەخۆینەوە، جا چ دۆ بێت و چ شتێکی دیکە بێ. هەڵبەت ئەم قسەیەم بۆ پێکەنین کرد. ماڵاواییم خواست و وەرەکەوتم. کە گەشتمە پازگای مەرزی دیتم میوانەکان چاوەڕێی منن. ئەمریش بۆ لای بەرپرسی پازگاکە چووم و چاکخۆشیم لەگەڵ کرد و کتم دەتوانم میوانەکانم لەگەڵ خۆم بەرم؟
ئەوشتی تۆزێک پێشتەوە تەلەگرافمان پێ گەیشتووە بۆ ماوەی 3 ڕۆژ دەتوانن بمێنەوە. ئێستاش تۆ دەتوانانی لەگەڵ خۆت بیان بی. منیش زۆرم سوپاس کردن و هاتمە دەر و لەگەڵ میوانەکانم سواری ماشینەکە بووین و بەرەو شار وەڕێکەوتین. لە ڕێگا میوانەکان وتیان دەتوانین حەسەن زیرەک ببینین؟ گوتم بەڵێ لەسەر ڕێگاکەمانە. باسی وڵاتم لێ دەپرسین و هەواڵی کەس و کارم دەپرسی. ئەتا داروبار و شینایەکەی چایخانەکەی کاریمان ئەحمەدەوە دەرکەوتن. ماشینەکەم هێواش کردەوە و گوتم دەزان ئەو شینایە کوێیە؟ گوتیان خۆم یەکەم جارە بۆ ئێرە دین. ئێمە سوزان ئێرە کوێیە؟ گوتم ئێرە چایخانەکەی حەسەن زیرەکە. هەر ئەوەندەم کورد میوانەکانم واکەوتنە پەرەپەر مەگەر هەر خوددا بزانێ. زۆرە پێخۆش بوو دام بەزێنم و هەر لەسەر یاڵەکەی من ئەحمەد بە پیان بغادنە خوارێ بۆ ئەوەی زووتر بگەنە لای حەسەن زیرەک. دەمدەم کورد ئەرێ کاکە تو بۆ ئەوەندە لەسەر خۆی دەخوڕی؟ دەتۆزە پێرە بێنزیرەکە دامنێ با زوو بگەینە؟ ئەمنیش دەمزانی مەبەستیان ئەوەیە کە زوو بگەنە زیرەک. شۆر بووینەوە و لاماندا چایخانەکە. زیرەک بەرەو پیرمانەوە هات و ڕاوەستاین. میوانەکانم خۆیان فرەدا خوارەوە و منیش ماشێنەکەم گوژاندەوە و یەکە بە زیرەکم ناساندن. ئەوان محیدین ئەبوو سەباحە پورزامە. ئەوەشیان کاک جەلال خزممە و دۆستێکی خۆشەویستیشە. کاچینە ئەوەش هونەرمەندی گەورە و بەنێوبان کاک حەسەن زیرەکە. ئەویش دەستی بۆ درێژکردن کە تۆقان لەگەڵ بکات، بەڵام ئەبوو سەباح حەسەن زیرەکی خستە نێو باوەش و وەری گەڕایە بە ماسکردن. کوتی بە خودای سوێندم خواردە دەبێت 12 ماسی لێ بکەم. ئەو قسەی خۆی گاندە سەر، بەڵام ئەوی دیکەیان کەمتر بوو. تەنها بە 6 مانز ڕازی بوو گەڕایەوە دواوە. منی شەروە ڕاوەستا بووم. پاشا زیرە کوتی کاکە تۆ ساڵی 2 خزمی ئاوات بێرە من نەیدید موچاوشتنم ناوێ. هەمومان دەستمان بە پێکەنین کرد و کە سەیری ئەو خزمانی خۆم کرد دیتم دەخۆشی و دیتنی حەسەن زیرەک و ئاشنابوونیان لەگەڵ حەسەن زیرەکدا هەر ئەوەندە بوو کە باڵیان نەگرتووە. لە ڕاستیدا ئەوەندە شاد بوون ناندەزانی چۆن هەست و نەستی خۆیان دەرببڕن. هەندێک لە خزمەت حەسەن زیرەکدا دانیشتین و ڕوون تێکرد و گوتم کاکە هەڵبەت تۆ پێکوتن ناوێ کە بۆ نان خواردنی شەوێ دێوە بۆ لای ئێمە. لەوێشەوە بەڕابەیە خانم دەڵێم بەمەرجێک ئێستا لە ماڵی ئێمە نەبێت. کوتی کاکە بەسەر چاو دێمە خزمەتت. خۆ پێکوتنی هەر نەدەویست، ئەمن بۆ خۆم شەوێ دەهاتمەوە لای ئەو خزمانە. هەستان لەسەر پێ و ماڵاوایمان خواست و بە ئومێدی دیدار سواری ماشین بووین و ڕوومان کردەوە شار. میوانەکان ئەویان زۆر بەلاوە گران بوو کە زیرەک بەجێ بێرن و هێشتاش لە دیداری تێر نەبوون، بەڵام لەسەر بوون و دەسەڵاتیان لەوە زیاتر نەبوو، چونکە دەبوو چوو بینە مەرزەبانی و میوانەکانمان پێشان دابان. جا ئەوسا دانتوانی بە ئازادی لە شارەکە بمێننەوە. ئێوارێ زیرەک هاتەوە ماڵەوە و هەنارێکی گەورەی بەدەستەوە بوو. دوای سڵاو و چاکخۆشیکردن ڕووی لە ڕابەخانم کرد و کتی ڕابەجان نەڵێ بەدەستی بەتاڵەوە هاتوتەوە لای میوانەکان. ئەوە یەک هەنارم هێناوە شیرنە وەک قەندی. بەشی هەمومان دەکات و دراوسەکانیش دەتوانن لێ بخۆن. ئێمەش پێکەنین و ڕابەخانم کتی ڕاستە جانەکەم. ئەو هەنارێک کە تۆ بۆ میوانەکانت هێناوە بەشی کۆڵانی دەستە ڕاست و کۆڵانی دەستە چەپیش دەکات بەمەرجێک هەر ماڵی دەنکەچی لێ بخوا. هەمووان پێکەنین و زیرەکی شکتی جارێ پێم بڵێن بابزانم دۆڵمەتان لێ ناوەیانە.
كتم كاكا حرسن أمانة ميوان نو خوشويستيشن بلام حد بيلاني توشي تدابيت چونكا زيگاچی تایبەت لە دڵماندا هەیە کوتی زۆر سپاس دەکەم دڵ ئاوێنەی دڵە تا ئێستا کەسانی لە تارانەوە بۆلام هاتوون سوودی زۆریشی بۆم تێدا بووە زۆریش سەورن بەڵام من دیداری ئێوەم لە پارە و پۆلی ئەوان زۆر پێ بەچاکترا بەتابەت کە خزمەکانی تۆش بۆ سەردانت هاتوون وا دەزانم بۆ لای من و بۆ سەردانی من هاتوون چونکە من و تۆ جیاوازیمان نییە هەڵبەت سپاسم کرد رابە خانوش بۆی لە گفتوگۆی مەجلیسەکە بەشدار بێت هەڵی دایە و کوتی باوکم منیش ئەگەر نەمزانی بە پیاوێکی واچاچی چۆشم پێ دەکردی هەموو پێکەنین و زیرەکتی ڕابەجان تۆ بۆ شۆخی ئەو قسەیە دەکەی بەڵام ئەمن بەڕاستی دەیڵێم و خۆش تو هەر کەسێکی ئەمن بناسێت دەزانێ هیچ کاتێک دۆساتی و پیاوەتیم بە پارە نەگۆڕیەوەتەوە پول ئەوڕۆ بۆتە وەسیلە ژیان ناچارین هەندێک هەوڵی بۆ بدەین تا احتیاجی بەردەستی خەڵک نەبین ئەمن ئەوەندە بەسە و دەوڵەمەندیم ناوێت چونکە من بەو جۆرە لە بەرچاوی خەڵک جوانم بۆ خۆشم ئاوام پێ چاکە و لە وجدانی خۆم ڕازیم تخوا ئێستا لەگەڵ ئێوەیە دانیشتوون و ئەو شەو بەخۆشی ڕابێرین هەموو پول و پارەی دنیا نایەنێ ئێمەش هەموو ماکوتمان بەڵێ چۆنی دەفەرمووی وایە بەڵام خۆزگە هەموو کەسێک ئەو جۆرە بیر و باوەڕی تۆی هەبایە هەتا ئینسانتی و مرۆڤدۆستی بەسەر نرخی ناپیاوی زاڵ بایە و یەکترمان بە پارە نەگۆڕی بایە و بۆ پارە یەکترمان نەفرۆش پایە ئەو شەشەوێکی دیار و تاکە لە ژیانمان دەکات لەم مەجلیسە لەگەڵ جەنابتاندا دانیشتوین جارێکی دی نابینینەوە مەگەر بەخەو مەجلیسێ جەنگرت و قوڕعی وعلە تارانەیە چوار کەسیان پەسەند کردووە وەی لە عێراق و ئێرانەیە ئامینجا لە سەنگە سەرسەی زادەی لەو بابیانەیە تو بە خاڵچێن لەبانە و ئامینجانە لە وەکانەیە پشتەی لەسەری چاوجوانە وەی خودا بۆ خۆی دەیزانێ با کەوشەکەل تیز نەبێ پێد لەسەر چاومدانێ باسکم و زۆر سەری لەو بارێک و نەشمیلانێ ئەرێغام خوار و زێر دەوایە بەغەوتێ لە بەڵایە لەوە تاوتم دیوە و قەدکە سماوینایە بەیانی زیرەک چووە بازار و هەندێک کەلوپەلی چایخانەی کڕی و ئەمنیش بۆم گەیاندەوە جێ لە ڕێگا کوتی تۆ بڵێ ئەو میوانانەی لە تارانەوە هاتبوون ڕۆیشتنەوە کوتم کاکە ئەو میوانانە بە سەردان بۆ لای تۆ هاتوونیان کاریان هەیە کوتی کاکە ئەوانە تازیری ئاوازن کوتم تازیری ئاواز چییە کوتی تاجری ئاواز کاری ئەوەیە کە لە هەر جێگایەک ئاوازێکی تازەیە گۆرانی بێژێک گۆرانیەکی تازەی هەبێت یان گۆرانی بێژێکی تازە بێت ئەوە لەگەڵی ڕێک دەکەون و دەیبەنە تاران بەڕێگەی خۆیان ئاوازەکە یان گۆرانیەکە تۆمار دەکەن و دەیکەنە قەوان و زۆری بە جوملە دەیفرۆشن و لە هەمان کاتیشدا دەیخەنە سەر کاسێت و دەیدەنە تۆمارگاکان سوودێکی گەلێک گەورەی لێدەبین و پارەیەکی چاشی بەو کەسانە دەدەن کە لەگەڵیاندا پێک دێن بەتابەت من زۆرم ڕێز لێ دەگرن و زۆرم پارە دەدەنێ و هەموو خەرجیشم لەسەر ئەوانە تا دەچمو دێمەوە تا گەیشتن چایخانە بەو قسانەوە خەریک بووین کە سەیرمان کرد ماشێنی تارانەکان لێوەستا بوو کوتی وا دیارە نەڕۆشتونتەوە ئێمە کە گەیشتین لەلایەن دابەزین و سڵاو مالێکردن لەبەرمان هەستان ئێمەش لە بەرامبەریان دانیشتین زیرەک بانجی کردە شاگردەکان وتی وەرن ئەو شتانەی نێو ماشێنەکە ببنە ژوورەوە شاگردەکانیش هاتن و کەلوپەلەکانیان بردە ژوورەوە پاشان ڕووی کردە میوانەکان وتی کاکە دەبێ بمبورن میوانی دووترمان هاتبوون لەبەر ئەوە نەمتوانی ئەوەی شایستەی بەڕێستانە بەجێ بێنم ئەو قسەی بۆ ئەوە کرد کە میوانەکان دڵگیر نەبن بەڵام ئەوان بەگرژی لەگەڵ زیرەک دوان و کوتیان باشە میوان هات بەخێر بێت بەڵام حەق ئەوە نەبوو کە تۆ ئێمە لێرە بهێڕێەوە دوێنێ بڕۆژبان ئێستا لە جێگای خۆمان بووین بۆ خۆشە دەزانی هەر ڕۆژێک ئێمە لە شوێنی خۆمان نەبین زەرەرمان لە قازانجمان پترا کەم قسەیان کردیم زیرەک سوور هەڵگرا و زۆریش تووڕە بووە بەڵام وەسەر خۆی نەهێنا ئەمنیش کەمێک دانیشتم لە پاشان واڵاویم خواست و هەڵسام هاتمەوە شار
کەگەشتمەوە ماڵێ دڵم نەهات پیان بڵم کە زیرەک ئێستا لەگەڵ تارانەکان پێک دێت و ئێستا لەوانەیە بڕوات یا ڕۆیشتووە و دوسێ ڕۆژیش دەمێنێتەوە جا ئەگەر وا بێت تا ئەو دەگەرێتەوە دەبێت ئەوانیش بڕۆنەوە و بەم جۆرە لە دیداری زیرەک بێ بەش دەبن ناچار لا میوانەکان دەنگم نەکرد و کتم ئەرێ پێتان خۆشە هەندێک لە دەوروبەری شار و سەیرانگاکانی بگەڕێن سەیرانگای زۆر خۆشی لێ هەن وەک سەیرانگای سلێمانباگ یا دوکانان یا بارەوەران یا کاریمەل ئەحمەد ئەمانە هەموو جێگای خۆشخۆشن نان کوتیان باش با بڕۆین سواری ماشین بووین و ئەم سەیرانگا و ئەو سەیرانگامان کرد پاشان ڕۆم کردە کاریمەل ئەحمەد بۆ ئەوەی ڕۆژنی زیرەکان لەلانە بێتە شتێکی کتوپڕ چونکە من دڵنیا بووم کە لەگەڵ میوانەکان ڕۆیشتووە جا حەزم کرد لە زبانی شاگردەکانەوە بیبیسن هەر دەڕۆشتین لەم خاڵەدا بووم تا گەشتنە چایخانەکە ماشینەکەم تا نزیکانەکە لێخوڕی لەوێ هاتینە خوار و ڕوومان کردە بن سێبەری دارەکان دەمیش بچینە بن سێبەری ئەو داربیەی کە جۆگە ئاوەکەی بە بندا دەڕۆت و بە چەمەن و جاشینکەی ناودار و بار داپۆشراوە جاگۆڵ تێدا بەرز بۆتەوە جێ دانیشتنمان بوو ئەمن هەر خۆم دەکتا بۆ شوێنە بەڵام لەپڕ ڕق ڕاوەستام دیتم مێزێکی گەورەی پان و بەرین بە جوانترین میوە و خۆراکی سووک و پەرداغی سپی و خاوێن و چینی ڕەنگاوڕەنگ و دۆلکەی دۆی سارد ڕاوزاوەتەوە و بەسەر کورسی دەورە دراوە و حەسەن زیرەکی لەسەر کورسیەک لێ پاڵداوەتەوە بەڕاستی لەلام سەیر بوو من چاوەڕانی ئەوەم نەدەکرد زیرەکە چاوی بە ئێمەکەوت هەستا و ئێمەش گەشتین لای دەستمان لە دەستێک ناو چاوکو خۆشیمان لەگەڵ یەک کرد و کوتی کاکە من دەنێکە چاوەڕانتان دەکەم ئەو بۆ دەگیر بوون ئەو مێزم لەبەرەوە لەو جێگا خۆشە داناوە ئەمنی سەرم کرد و پێکەنیم و هیچ قسەم نەکرد ئەمن وام دەزانی ئەو ئێستا نیوەی ڕێگاشی بڕیوە چوزانم لێرە مێزی بۆ ئێمەدانا و چاوەڕانیمان دەکات میوانەکانم هەڵیان دایە و کوتیان ئێمە زۆر گەڕاند و جێگای خۆشخۆشی پێنیشانداین بەڵام ئێمە لای تۆمان لەو جێگا پێخۆشترا هەڵبەت زیرەکە بۆ خۆشی دەیزانی بۆچی درەنگ بۆ لای هاتووین هەر نەمیست پرسیاری لێ بکەم کە بۆ لەگەڵیان بۆ تاران نەڕۆیشتووە بەڵام هەرکە من سەیرم دەکرد ئەو ڕووی دەولای دەکرد و نەیدەویست لەبارەی ئەوانەوە حیچی لێ بپرسم ئەمنیش زوو لە مەبەستی تێگەشتمووی دی هەوڵمدا کە تا کاتی خۆی حیچی لەگەڵ باز دەکەم پاشان کوتم ئەرێ کاک زیرەک میوانەکانم حەز دەکەن شتێکیان بۆ تۆ بکەی دەڵێ چی کوتی بەسەر چاو بەڵام کاکە زەبتا پێیە کوتم نەخێر نەمان هێنایەوە لەگەڵ خۆمدا کوتم خۆ ئێمە بە هیوای ئەوە نەبووین کە تۆ لێرە بی بۆیەوە بە دەستی بەتاڵەوە هاتوین کوتم کاکە ئەتۆ شەو وەرەوە ماڵەوە کوتی ئەو شەو بمبورم بۆم ناکرێ بە دیداتان شاد بم بەڵام ئێوە بەیانی زەبتێک بێن و لە حیوانی چایخانەکەدا دەنیشین و هەندێک قسەی خۆش دەکەین و هەندێکیش گۆرانی زەبت دەکەین بەیانیان ئێرە چۆنە میوانەکان ئەوان زۆر پێخۆش بوو لەسەر ئەم ڕایە ماینەوە نان و خۆراک و میوەی خۆشمان خوارد و هەندێک دۆی ساردیشمان بەسەردا کرد سادانێک چایشان لە پێشدا نابووین ئەو نیوڕۆیمان لە نیوڕۆ نمونەیەکان بوو قەتیشم لە یاد ناچێتەوە ئەی بۆنا خۆراکی وا بەتام و بە لەزەت و پاک و تەمیز کە بەدەستی ڕابەخانم لێدا بێت و لەژێر سەبەرسوکەی داربی و شنەشنی کزەبای کوێستان و شۆڕەشۆری جۆگە ئاوە ساردەکەی کاریمەل ئەحمەد لەگەڵ هونەرمەندێکی بەرزی وە حەسەن زیرەک دابنیشیت چۆن وات بەدڵا ناچێکە هەرگیز و هەرگیز لە یادی نەکەی و وەک خۆشترین و خۆشەویستترین یادگاریش بۆ دۆست و هاوڕێیانی نەجێڕێەوە بەڕاستی هەر پارۆیەک لەو چێشتا هەموو پارۆ پولی تارانەکانی دێنا بۆم داوەت و خەرجی چێشانە زۆرمان سپاسی زیرەک کرد دوایەوە کە پشوماندا کوتم زاکاکە جان ئێمە لە خزمەت مەرەخەز دەبین میوانەکان حەزەکەم بچنە حەمامی نوردا زیرەک پێکەنی وتی میرزا کەریم تۆش وەک من و ڕەشۆڵ بەسەر نایەت منیش گوتم بۆ تۆ ڕەشۆڵ چیتان بەسەر هاتۆ ڕەشۆڵ چێیە پێی ئاخر نەوەک درەنگتان بێت میوانەکانی لەخۆیان دەویست هێندێکی دیکە لە لای زیرەک بمێننەوە کوتیان دێت خوا کاکە بۆ مابجێرەوە زۆرمان پێخۆشە زیرەکی ژێرا وتی ڕەشۆڵ عەبدوڵڵا گۆرانی بێژە و ناسراوە
ڕۆژێک پێکەوە هاتینە سەردەشت هەڵبەت تۆز و خۆڵ و ئارەقی ڕێگامان پێوە بوو ڕەشۆڵ کوتی ئەرە زیرێک بەدەبا بۆ حەمام بچین ئەو چەڵکەوە بەشە بەلاشەمەوە نووساوە ئەگەر حەمامێکی گەرم نەبێت لە کۆڵم نابێتەوە ئەمریش کتم کاکە بۆ حەمامی نمرە دەچین بە چیسە چێش یان ناتر نەبێت ئەو هەموو چەڵکەمان لێ نابێتەوە بە ناتر یان چیسە چێش زۆر جار بماشوات ڕەشۆڵ کوتی زۆر چاکە بەڕاستی منیش دەمێکە بە ئارزووی دیتنی حەمامی نمرەم دەبا بڕۆین کتم دەفەر بوو بەرەو حەمامی نمرە بۆ ڕێکەوتین کە گەیشتینە جێ و چوینە ژوورەوە سێرم کرد نمرەی بەتاڵ نەبوو ناچار چاوەڕان بووین هەتاکو نمرەیەک بەتاڵ بوو ئێمە چوینە ژوورەوە زلکمان لە نۆدەی تایبەتی داکەند و پاشان زەنگم لێدا شاگرد هاتە پشت دەرکەوتی چیتان دەوێ ناترێک یان چیسە چێشێک بێ بماشۆت جارێ لە نمرەکان دیکەن ئەگەر تا ئێوە هەندێک ئاو بە خۆتاندا دەکەن یەکێکیان دەستی بەتاڵ بێت دێتە نمرەی ئێوە پاش ماوەیەک لە دەرگای نمرەکەی ئێمە درا و کوتیان ئێوە چیسە چێژ یان ناترتان دەوێت ئەمریش کتم بەڵێ ئێمەین چوم دەرگاکەم لێ کردەوە هاتە ژوورەوە و ئەمریش لە ژووری جلکان چوومە ژووری خۆششتن کە ڕەشۆڵ خەریکی خۆششردن بوو کابرای ناتر یان چیسە چێژ بەدوامەوە بوو چیسە چێشەکە یان ناترەکە کوتی ئەرە کاکە کامەتان بشۆم کوتم ئەو برادەرم لە پێشدا بشۆ دوای ئەو چیسەیەکیش لە من بدا ڕەشۆڵ کوتی ناکاکە برا جارێ حەسەن زیرەک بشۆ پاشانە من کابرانەتر کە گوێی لە ڕەشۆڵ بوو کوتی حەسەن زیرەک ڕووی لە من کرد و کوتی ناوەڵە جارێ جەنابەت دەشۆم من جەنابەتم نەناسی بەخوا دەبێ بمبەخشی ڕاکشێ جارێ تۆ بشۆم لە پاشانەویش دەشۆم ئەمریش ڕاکشام و دەستی بە شۆردم کرد بۆی لە خەڵکی زیاتر خزمەتم بکات جارێ دەست و جارێ قاچ و جارێ دادەنیشانم و سەرتان نێشێنم هیچ جێگایەکی لەشم نەمابوو کە لفکەی لێ نەدا کە ئاوی خاوێنی پێدا کردم و چاوم کردەوە سەیری ڕەشۆڵم کرد خەریک بوو هەندێک خۆم هەڵکێشم کە گوایە ئێمە لێرە شتیوامان هەن حەمامی وا پاک و نمرە و ناتر و چیسە چێشی وا کە خزمەت دەکەن دیتم ڕەشۆڵ وا بە سەیری و قێز و بێزەوە تەماشام دەکات وەک عیبێکی گەورەم کرد بێ ئاوە زەق چاوی دەمنەوە بڕی بوو ئەمریش پاژەوەی ئاوی پاچی پێداکردم و خلاص بووم زۆر سپاسی کاچی ناتری دڵسۆزم کرد هەسامەوە وکتم وەرە کاک ڕەشۆڵ با ئەو برایە بتشوات چونکە بەڕاستی جوان خزمەت دەکات و زۆر جوان لە شۆردن دەزانێ دیتم ڕەشۆڵ سوور هەڵگەڕا و سەیری من دەکات پاشان بە تووڕەیەکەوە کوتی هەتیوە هەی ئەوەی ئەو کابرا بە تۆ کردیانی ئەوە پێ دەڵێن شوشتن کوتم ئەوە شۆردنەوە چی بوو کوتی کۆرە بەشەرم ئەوەی ئەو کابرا بە تۆ کرد ئەوە نیوە هین بوو ئەمەش دیوە چۆن قبوڵ دەکەم ئێمەش پێکردین و کتم نابرام تۆ دڵنیا بە من ئێستا خۆم بە چیسە چێژ نەشۆردووە مەگەر ئەبوو سەباح ئەویش کوتی باوکم ئەمش خۆم بە ناتر ناشتم زۆر پێکەنین و ماڵاواییمان خواست و ڕوومان کردەوە شار دوگمت داخل دوگمت داخل دوگمت داخل دوگمت کرد کس نبینه خالینه ویان ممکن کرد شمالي بدايلا سرو دسمالي بداري كويا وردا خالي دوكمان داخل تۆمارکردنی هەندێک قسە و چەند گۆرانێکی خۆش بۆ ڕۆژی دوایی لەگەڵ میوانەکانم تەزیر و کامێرامان هەڵگرت و چوینەوە کاریمەلا ئەحمەد کە لە ماشین دابەزین هەر وەکو جاران زیرەک بەرەو پیرمانەوە هات و دەستمان لە دەستی یەک ناو هەرچێکمان پێکەوە ڕوومان کردا هەیوانی چایخانەکە میوانەکان لە هەیوانەکە دانیشتن و ئەمن و زیرەکیش چوینە ژووری چایخانەکە لێم پرسی باش کاکە تو بۆ لەگەڵ ئەو تارانیانە نەڕۆیشتی بەڕاستی لەسەر دڵم بۆتە گرێکی گەورە گوتی کاکە تارانەکان ڕۆیشتن زۆر لایەن عاجز بووم چونکە بە زۆر قسەیان دەکرد وەگەوەی کە فەرمانم پێ بکەن ئەوان وا ڕاهاتوون هەرچی بڵێن دەبێ هەر بڵێ بەسەر چاو ئەمریش ئاوا گەورە نەبووم و ئاوا ڕانەهاتووم هەر بۆیە دانومان پێکەوە ناکڵێ و لێکتر دوورکەوتینەوە دیارە زۆریشم پێخۆش بکە لە لای میوانەکان لێن نەپرسیم کە هۆکاری ڕۆژنەوەیان چی بوو
چونکە میوانەکانی تۆ ئەگەر بە وەزعان زانی بەکە لە سەرەوان ئەمن ئەو پوڵ و پارەیم لەدەست و لە بەرەوان لەگەڵ ئەو تارانیانە نەڕۆشتم ڕەنگ بووان ناخۆش بایەوە هەستیان بە شەرمەزاری کردبا کە ئەوان بوونەتە سەرباری زەحمەت لەسەر من و تۆ هەڵە بەرەوەی پێم خۆشە چۆن ئاوە بە خۆشی و بە دڵخۆشی هاتوون هەر ئاوەش بە خۆشی و دڵخۆشی بگەڕێنەوە نەک بە دڵشکاوی بگەڕێنەوە هەر کاتێک ئەمنیان و بیر هاتەوە لەسەر ئەو شتە چووکانە ویژدانیان ناڕەحەت بێ بەپەلا ئەو قسانەمان لەگەڵ یەک کرد و پێکەوە هاتینە دەرەوە و هەر یەک لە سەر کورسێکی دانیشتین وا دیار بوو میوانەکان وان پێخۆش بوو لە سەرەتادا لەگەڵ زیرەک هێندێ وێنە بگرن و اینجا چەند گۆرانیەک تۆمار بکەن لە پاشان هێندێکی دیکە وێنە بگرنەوە زیرەکە هەستی بە مەبەستی وان کرد کە کامێرا لەسەر مێز دادنێن و هەڵی دەگرنەوە وکتی کاکە بە هێندێک وێنە یادگاری بگرین هەستان و هێندێ وێنەمان گرت و دانیشتینەوە ئەمنی شتەکەم ئامادە کرد و میکرۆفۆنەکەم لە بەردەمی زیرەکدانا و پەنجەم داگتە سەر دوگمەی زەبتەکە و پاشان ئستۆپەکەم گرت وەک پێشتر کتم ئەو کاتە تەزیل یا زەبتی کاسێت کەم بوو ئەمن تەزیرێکی ئیڤاکۆم هەبوو کە گوایە ئەو سەدەمە زۆر شتێکی چاک بوو ئەو شریتەش کە پاشان تۆمارمان کرد و ئێستا لە زۆربەی زۆری کوردستاندا بڕاو بۆتەوە لەو زەبتە ئیڤاکۆیە و تا ئێستاش ئەسلی شریتەکەی لەلای خۆم ماوەتەوە زیرەکە شریتی لەسەر زەبتەکە و زەبتەکەشی لەبەر دەمی خۆی دیت چووە ژوورە و دەفە چووکەکەی دەرهێنا و هاتەوە و دەستی دا میکرۆفۆنەکە وکتی ئەمن لێرە لە چێو شاخێکدا چۆن لە هەموو ئێران و عێراق هیچ ڕێگام و جێگایەکم نەبووە شوێنێکم نەبوو تێدا بژیم لە بینی دووسێ چێودا چایخانەیەکی پرتوکا و ناخۆش و عەجایبم هەیە ئەگەر بێن تەماشا بکەن تەعەجوب دەمێن کە ئەمن چۆن لێرە دەژیم نا پێم خۆشە و کاسپی لێ دەکەم چونکە هونەر لە نێو کووردا قەدری نەما هونەر بۆ من بەهرەیەکی نەدا هونەر بۆ من کارێکی نەکرد کە بە شوێنی دابچم چون کوردم و بە زمانی کوردی قسە دەکەم ئەوە خەریکم دووسێ گۆرانی بەم زمانی پیریمە دەڵێم بۆ عالەم بۆ ئاخری مەرگم کە نێزیکە و زمانێکە خواحافیزی یەکجاری بکەم بچمە ژێرگڵەوە لێرەدا من و میوانەکان وتمان خوددا نەکات ئینشەڵڵا بچمە ژێرگڵەوە کە بە شەری کورد نەبینم ئەمریشە چاوەڕام کە قسەکانی کۆتایی پێبێنێ و شریتەکە بسرمەوە چەند جاریش ڕابە خانمی خەزانی پێی کوت هێندە گۆرانەیە بۆ ڕێ باشتر نییە ئەمریش کتم لێگەڕێ حەسی دەڵێت بابیڵێ پاشان شریتەکە ڕژ دەکەمەوە و زیرەشیش کوتی نا ئومێدەوارم ئاغا نەیسرێتەوە ئەو شریتە مەسترەوە ئەوە یادگارێکە بۆ تۆ تەماشای قسەی ڕابە مەکە ئەمریش کتم باشە بەسەر چاو زیرەک جان مادامەچی تۆ پێخۆشە ئەو شریتە بمێنێتەوە ئەوە منیش ڕەشی ناکەمەوە بەڵامە تۆ لێرەدا زیاد لە پێویست ڕۆیشتی کوتی بۆ چیم کرد بۆ خاتری خوددا کوتمە دی ناڵێ بچمە ژێرگڵەوە و بە شەری کورد نەبینم زیرەک پێکردی و کوتی کاکە ئەمن لێرەدا مەقسەدم هەموو کوردێک نییە ئەمن لێرە لە کێو شاخێکدا چون لە هەموو ئێران و عێراق ڕێگام و جێگام نەبەوە شوێنێکم نەدی تیا بژیم لە بینی دووسێ کێودا چاخانەیەکی پرتوکا و ناخۆش و ئەجایبم هەیە ئەگەر بێن تەمەشا بکەن تعجب دەمێنە کە من چۆن لێرە دەژیم نا پێم خۆشە کاسپی لێ دەکەم هونەر لە نێو کووردا قەدری نەما هونەر بۆ من بەهرەیەکی نەدا هونەر بۆ من کارێکی نەکرد کە بە شوێنی بچم چون کوردم بە زمانی کوردی قسە دەکەم ئەوە خەریکم دووسێ گۆرانی بەم زمانی پیریمەوە وەختی پیریمەوە دەڵێم بۆ عالەم بۆ ئاخری مەرگم کە نزیکە و زمانێکە خواحافیزی یەکجاری بکەم بچمە ژێرگڵەوە کە بە شەری کورد نەبینم